بۆ یەکەم جار لە ساڵی 1948 ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەمەی بە جینۆساید ناوبردوو، یعنی ئەمانە کە ئێستا لە کۆمەڵێک ژمارە و ئەو وڵاتانی کە تێدا ئەو نەتەوانێت تێدا جینۆساید کراوە دەخینە بەردید و ڕووی ئێوە. لە ساڵی 1980 تا وەکو 1988 لە ماوەی 8 ساڵدا ڕاگواستن و ئەنفال بەرامبەر بە کوردەکان لەسەر دەستی ڕژێمی پێشووی عێراق لە باشووری کوردستان دەستی پێکرد کە تێیدا 182,000 کورد ئەنفال کران، 4500 گوند لانکەی ژیانی کوردەکان هەر لە چوارچێوەی ئەم ڕاگواستن و ئەنفالکردن و هەموو ئەمانە خاپور کران و تێک و پێک دران. جینۆساید هەمیشە بەردەوام بۆ هەر چەند ساڵێک دواتر نەتەوەکان لە ژێردەستی ئەوانی دیکەدا هەوڵیان داوە کە پاکتاو بکرێن، هەوڵدراوە کە بسڕدرێنەوە لە نێو ببردرێن، هەر کەسە بە مەبەست و مەرامی خۆی ئەوانەی کە بیر و بۆچوون و هزری دیکتاتۆریان هەبووە. لە ساڵی 1915 جینۆسایدی ئەرمەنیەکان کرا کە لەلایەن عوسمانیەکان و تورکەلاوەکانەوە، تێیدا 1,500,000 ئەرمەنی کوژران و لە نێو بردران. ئەمەش کاردانەوەیەکی تەواو گەورەی جیهانی لێکەوتەوە کە ئەمەش بە چەندی قۆناغدا تێپەڕی ئەم ڕێژە زۆرە کە تێیدا هەمووی قەڕ بکرێن و لە ناو ببردرێن و بکوژرێن لەسەر دەستی عوسمانیەکان و تورکەلاوەکان کە ئەمە جینۆساید و بەسەر ئەرمەنیەکاندا هات. هەروەها هۆلۆکۆست ئەویش ناوێکی دیکەی ئاشکرا و ڕوونە لەسەر ڕای هەموو جیهان کە بەیەکێک لە گەورەترین هەوڵەکانی مرۆڤایەتی دادەنرێت کە تێیدا جووەکان ویستیان جووەکان لە نێو ببردرێنە. نازی ئەو کاتێ نازیەکانی ئەڵمانیای ئەو کات هەوڵدرا کە جووەکان بنبڕ بکرێت. ئەوش لە نێوان ساڵانی 1940 تا 1945 لە ماوەی 4 ساڵدا 6 ملیۆن جوو کوژران لە هەوڵدرا کە بە تەواوی پاکتا و بنبڕکردن و ڕێکبڕینی جوولەکەکان بکرێت. ئەمە دوای ئەوەی 50 ساڵ بێدەنجیەک هەبوو سەبارەت بە کۆمەڵکوژی، سەبارەت بە جینۆساید، ئەگەرچی تاکوتەرە لەگەڵ چێشمەچێشم و شەڕەکان و لە نێوبردننی یەکدی ئەوە هەبووە کە یەکدی لە ناو ببەن، بەڵام وەکو پرۆسی جینۆسایدی نەتەوەی هوتووەکان لەلایەن تووتسیەکان لە نێو بردران جینۆساید کران لە ڕواندا کە لە ساڵی 1994 ئەمە ڕوویدا. تێیدا لە ماوەی 100 ڕۆژدا باشە 800,000 کەس لە تووتسیەکان نەتەوەی هوتووتیەکانیان جینۆساید کرد، قڕ کرد. ئەمە هەوڵێک بوو بۆ ئەوەی کە بیانوێت بە تەواوی ئەم نەتەوەی بنبڕ بکەن و قڕ بکەن و لە ڕێکدا بیبڕن. هەروەها لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت لە ساڵی 1990 کاردانەوەی لەسەر ئاستی هەم ناوخۆی ئەو ینی یەکێتی سۆڤێت و لە دەرەوەش هەبوو، بەڵام هیچ کامیان وەکەوەی کە کاریگەر و وێرانتر بێت وەکەوەی یوگۆسلاڤیا نەبوو کە لە سەرەتای ساڵی 1990 8,000 مسلمانی بۆسنی کوژرا و لە نێو بردران. بێگومان ئەمە دوای پارچە پارچەبوون و لەتبوونی ئەم وڵاتە بێگومان باس لە یوگۆسلاڤیا دەکرێت. لە ساڵی 1995 تێیدا 8,000 بۆسنی مسلمان کوژران و لە نێو بردران و هەوڵی قڕکردن و سڕینەوەی درا. ئەمە پرسی جینۆساید، ئەمە پرسێک بوو سەبارەت بە جینۆسایدی نەتەوەکان لە هەموو جیهاندا.